ئومفەهد لەبەر موبایلەکەی کوژرا. نهێنی کوژرانی ئومفەهدی کچە بلۆگەرەکەی بەغدا. بۆچی دوای کوژرانی موبایلەکەیان برد؟ ئایا سیاسی و بەرپرسەکانی بەغدا لە پشت کوشتنی کچە بلۆگەرەکەوان؟ بۆچی ئوملول کچە مۆدێلەکەی دیکەی بەغدا پێشتر هەڕەشەی لە ئومفەهد کرد؟ ماوەیەکە دەنگی تەقەوتۆق گەڕاوەتەوە بۆ سەر شەقامەکانی بەغدا. مانگەکانی ڕابردوو دوو چالاکوان بە جیاتەقەیان لێکرا و یەکێکیان کوژرا. دواتر چالاکوانێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ناوی سیمسیم کە ڕەگەزی خۆی گۆڕی بوو کوژرا. نوێترینیان کوژرانی ئومفەهد بلۆگەرەکەی بەغدا بوو شەوی ڕابردوو. غوفران مەهدی ناسراو بە ئومفەهد کچە مۆدل و کەسایەتی دیاری تۆڕە کۆمەڵایەتیەکان تەمەنی 30 ساڵە و خەڵکی شاری بەسرە بوو. پێشتر دووجار هاوسەرگیری کردبوو، بەڵام چەند ساڵێکە بە تەنها دەژی و لە بەغدا ناوبانگێکی زۆری هەبووە. ئومفەهد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسێکی دیار بوو، زمانێکی توندی هەبوو بەرامبەر هەر کەس قسەی بکردایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێدەنگی دەکرد. لە ماوەی ڕابردوودا ئوملول کە یەکێکی دیکە بوو لە کچە مۆدێلەکانی بەغدا هەڕەشەی لە ئومفەهد کردبوو. کچە مۆدێلەکە باسی لەوە کردبوو کە ئومفەهد هەوڵی ڕفاندنی داوە و بەوەش تۆمەتباری کردبوو کە دەستی لەگەڵ بەرپرسان تێکەڵ کردووە. تەنانەت هەڕەشەی بڵاوکردنەوەی ڤیدۆی ئابڕوبەرانەی ئومفەهد و لیوا سەعەنمەعەن و تەبێژی وەزارەتی ناوخۆی عێراقی کردبوو. کوژرانی ئومفەهد لە بەغدا کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. دەستگا ئەمنیەکان دەڵێن بکوژەکە لەگەڵ کوشتنیشی موبایلەکەی ئومفەهدی بردووە، بۆیە گومان دەکەن هۆکاری کوشتنەکەی موبایلەکەی بێت. کچە بلۆگەرەکە خاوەنی سنتەرێکی جوانکاری بوو لە بەغدا و لە کاتی کوژرانیشی یەکێک لە هاوڕەکانی لەگەڵ بووە کە کچە هاوکارەکەیەتی و ئەویش بریندار بووە و گولەیەکی بەرکەوتووە. دەستگا ئەمنیەکانی بەغدا هاوکارە بریندارەکەی ئومفەهدیشیان بۆ لێکۆڵینەوە دەست بەسەر کردووە و باسیش لە دەستگیرکردنی کەسێک دەکەن کە گومان دەکەن بکوژەکە بێت. پێشتریش ئومفەهد باسی لەوە کردبوو کە چەندین دۆسیەی بەرپرسانی سیاسی و سەربازی بەغدای لایە کە گڕ بەردەدەنە دۆخەکە گەر بڵاوی بکاتەوە.